ئەو ئاگری جگەرەکەیە کوژێنێتەوە و منیش بۆ هەتا هەتایە ئیتر ئەنوم. بەڕێزان خۆشەویستان، ئامادەوانی ساڵ ڕۆژی کۆچی دوای شاعیری گەورەی نەتەوەکەمان مامۆستای شیعری سەدەی 20 و سەدەی 21 کوردی، ئەو شاعیرەی کە فراوانترین ڕووبەری شیعری لە هەموو ئەدەبی کوردیدا داگیر کردووە، مامۆستامان شێرکۆ بێکەس، هەموو لایەک بەخێر هاتن. خۆشەویستان، ئێمە پێمان خۆش بوو لەم هۆڵەدا کە مامۆستا شێرکۆ بێکەس چەندین کۆڕی جوان و گەورە و شیعری مەزن و قەسیدەی مەزنی تیا خوێنوتەوە. خۆی ئەمڕۆژ ئامادە بووایە لێرە لەگەڵمانە بووایە، بەڵام بەداخەوە ئێستا لەم کۆڕا ئێمە بۆ ساڵ ڕۆژەکەی داهەنیشین. ئێستاش بۆ گیانی پاچی هەموو ئەو کەڵە پیاوانەی گیانی خۆیان بەخت کرد بۆ سەرفرازی ئازادی گەل و سربەخۆی کوردستان، بۆ گیانی پاچی هەموو شەهیدانی سەنگەر و قەڵەم، بۆ گیانی پاچی شاعیری گەلێنەتەوە مامۆستا شێرکۆ بێکەس بە ساتێک بە بێدەنگی ڕاوەستین. ڕۆحی کاک شێرکۆشەت فەرموون. تۆ ئەگەر درەخت بوویتایە دار هەرمێی گوڵسپی ئەبووی، تۆ ئەگەر کانی بوویتایە لە بناری کە کۆن ئەبووی، تۆ ئەگەر چرا بوویتایە چرای سەر شاعیرێکە بووی، ئەگەر شارۆچکە بوویتایە کۆیە ئەبووی، ئەگەر کتێبێک بوویتایە مەم و زینی خانی ئەبووی، ئەگەر قەڵەمیش بوویتایە قەڵەمەکەی شێرکۆ بێکەس ئەبووی. خۆشەویستان، ئێستاش فەرموون لەگەڵ وتاری دەستگای چاپ و پەخشی سەردەم لەلایەن سەرۆکی دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە کاک ئازاد بەرزنجی بافەرمێت. ئامادەبوانی ساڵ ڕۆژی شاعیری گەورە و مر شێرکۆ بێکەس بەخێربێن سەر و سەرچاو. بەڕێز نوێنەری سەرۆکی حکوومەت، بەڕێز وەزیری ڕۆشنبیری، بەڕێزان نوێنەرانی دام و دەستگاکان و نوێنەرانی گشت لایەنە سیاسیەکان و ڕێکخراوە حکوومیەکان و ئەدیبان و شیعردۆستان و میوانان و هاوڕێیانی شاعیری نەمر شێرکۆ بێکەس خۆش هاتن. ئازیزان، ئەوەی ئەمڕۆ ئێمەی لێرەدا پێکەوە کۆ کردوێتەوە یادکردنەوەی هەڵفڕینی ڕۆحی شاعیریشی داهێنەرە بەرەو سەرزەمینی جاویدانی، یادکردنەوەی قەڵەمێکی بە بڕشت و ڕووبارێکی سەیل ئاسای شیعری کوردی کە هێشتا سەرشار بوو لە مرواری شیعر و لە مەرجانی وشە، بەڵام مەخابن لە کاتێکە ئەو تازە سەرگەرمی ئەوە بوو بە سواری پاسچیلی شیعرەوە گەشتێ بەناو کەرکووکی گڕ و پڕ لە غەم و کووچە و کۆڵانە دڵتەنگەکانیا بکە، مەرگ چنگی لە سینەوە ڕۆحی گیر کرد و هەرزوو توێشووی ئەو سەفەری لێ سندەوە. ژیانی شێرکۆ لە ناو شەو بۆ و شەو لە پێناوی وشەی کوردیا بوو. ئەو عاشقێکی بێسرەوتی پەیوی کوردی بوو، چونکە ئەو دەیزانی دوجار ئەوەی لە مرۆڤ ئەمێنێتەوە هەر دەنگە و هەر پەیڤە، ئەو پەیوانەی وەکو مانگ شەوی تاریکی وجود ڕۆشنەکەنەوە. بەڵێ ئەو پەی بە گرنگی و کاریگەریەکانی وشە بردە بوو، بۆیە بەو چەشنە هەڵوەدای بوو. ئەویش وەکو فاق بێکەسی باوکی دەیزانی کە بۆ نەبەرد لەگەڵ جەهل و تاریکیە و بۆ هەنگاونان بەرەو شارستانێتی و ڕۆشنگەری کۆمەلگای ئێمە لە هەموو شتێ زیاتر پێویستی بەو نەبەردەیە لە ڕێی وشەوە، بەڵام وشەیەک کە خۆبوون و کوردبوون هەوێنێتی. هەر بۆیە لە سەرەتای لاویەوەم خولیایە بۆ سەودای سەری و لەبەر تریفەی هەڵبەستدا و لەگەڵ ئازارەکانی کوردبوونە بەدەم کەژاوەی گریانەوە و بە ئومێدی کازیوەوە ئەم ڕەوتەی گرتەبەر. بەڵام ئەوەشی لە یاد نەچوو کە ئەم ڕەوتە هەروە ئاسان نییە و پێویستی بە ڕوانگەیەکی نوێیە. هەر بۆیە زوو لەگەڵ چەند ئەدیب و نووسەرێکی ترا هەوڵیان دابناغی ئەو ڕوانگە نوێیەش دابمەزرێنن. لەم یەکەم هەنگاوەوە شێرکۆ ئەوە ئەسەلمێنێت کە چەند بە تەنگ شێعرەوەیە هێندەش بە تەنگ دنیای ڕۆشنبیری کورد و جوڵانەوەی ڕووناکبیریەوەی لە کوردستان. ئەمە ژوای کردووە کە ئەم شاعیرە ئامادەبوونێکی هەمیشەی لە کۆڕ و کۆبوونەوە ڕووداوە زیندوەکانە هەبێ، بەڵام وەک پای زەمیوان نا، بەڵکو وەک چواروەر زەمیوانێ کە بەردەوام سایی خۆی لە دنیای هەست و خەیاڵ و هزرمانە جێهێشتووە. چونکە شعر لە کۆ بوو بێ شێرکۆش لەوێ بووە، ئێمەی کورد لە کۆ بوو بین ئەویش لەوێ بووە، چ لە کارەساتەکانی نیشتیمانە و چ لە غوربەت و ئازارەکانی تاراوگەدا. گەرمانێ بە کورتی قسەی لەسەر شعری شێرکۆ بکەینەوە دەبێ بڵین کە فرەڕەهەندی شعری شێرکۆ وای کردووە دنیای شعری دەرگا بە ڕووی گەلێ مەسەلەدا بکاتەوە.
واتە توێژەری شعری شێرکۆ ئەتوانێت لەگەڵ دەرگاوە بچێتە ناو ئەو جیهانە بەرینەوە و ئەمەش خۆی لە خۆیان نیشانەی دەوڵەمەنی ئەزمموی شیعری ئەم شاعیرەیە. نیشتیمان و ژن و ئازادی بەشێکن لەو پرسە زیندوانی کە هەمیشە لە گوتاری شیعریدا لای شێرکۆ ئامادەیان هەبووە. ئەو بەردەوام لەگەڵ بەرگەسات و ژانەکانی نیشتیمانی دایکا ژنگڵی داوە و بەردەوامیش پرسی ژن و ئازادی ژنێکێک بۆ لە مەسەلە گرنگ و هەستیارەکان لەلای و لەم پێناوەشا بێپەروایانە دژ بە هەموو ئەو هێزە پیا و سالار و تاریک بینانەوە ستاوەتەوە کە ویستویانە دەست بخەنە بینە قاقای ژنی کوردەوە و وەکو باڵندەیەک پەڕووباڵی بکەن. دوجار هەموو ئەمانەش لە بۆتەی ئازادی و بەرگریکردن لە ئازادی تاک و کۆمەڵگا و نیشتیمانە پێکەوە لای شاعیر ئاوێتەی یەکدی بوون و ئازادبوون لە دابوو نەریت و کۆت و پەیوەند و دەسەڵاتە پەتریارکیەکان ئەبێتە سەر تۆپی خەونەکانی شاعیر. لێرەدا ئەمانەی ئاماژە بشتێ بین ئەویژەوەی کە لە کۆمەلگایەکی وەگەم کۆمەلگای ئێمەدا بوونی دام و دەستگاکانی چاپ و وڵاوکردنەوە بن کە و دەستگا ڕۆشنبیریەکان لە پێشەوەی پێداویستیەکان دێن بۆ فراوانکردنی ڕووبەری ئازادی ڕادەربڕین و فرەدەنگ و ڕەنگی و هەنگاو هەڵهێنان بەرەو کۆمەلگایەکی مەدەنی و ڕۆشنگەر و مۆدێرن. ڕاستیشی حاشا هەڵنەگرە کە ڕۆشنبیری ڕۆڵێکی گەوهری ئەبینێ لە بیناکردنی مرۆڤ و کۆمەلگایەکی تەندروست و پێشکەوتوودا بە تایبەتیش ڕۆشنبیریەک کە خزمەت بە ڕەوتی دیموکراسی و ئازادی و مافەکانی مرۆڤ و بەشداریکردنی هاوڵاتیا بکە لە پرۆسەی بنیادنانی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ژیاریمانە. هەر ڕۆشنبیرێکی مۆدێرن و مرۆڤگەرایانە کەوامان لێ ئەکا بتوانین لە دنیای دەوروبەرمان و لە پێگەی خۆمان لەم جیهانە تێبگەین و لە دامەزراندنی گوتارێکی مرۆڤ دۆستانەی سەردەمیانە بەشداری بکەین و ڕوبەڕووی هێزەکانی تاریکی و جەهل و تیرۆر و مەرگدۆستی ببینەوە و بەشداری لەسەر لە نوێبیناکردنەوەی ئینسانی کۆمەلگاکەمان واتە ئینسانی کورد و نیشتیمانەکەمان بکەین. دیارە شێرکۆشە لە ڕوانگەی ئەم هەستکردن بە بەرپرسیارەتیەوە بۆ کە لە کۆتایینەوە دەکانە بیرۆکەی دامەزرانی دەستگایکی ڕۆشنبیری و چاپ و بڵاوکردنەوەی هێنایە پێشێ و لەگەڵ چەند ئەدیب و نووسەرێکی تری هێژای وەکو مامۆسایان حسێن عارف و ڕۆڤ بێگرد و دڵشاد عەبدوڵڵا و خوالێ خۆشبوو محەممەد موکریا مۆڵەتی دامەزرانی ئەو دەستگایان وەرگرت و ئیتر لەو ڕۆژەوە تا ئێستا بە درێژایی 15 ساڵ ئەم دەستگایە لە بەخششی ڕووناکبیری خۆی بەردەوام بوو لە ڕێی دەرکردنی 6 گۆڤار و چەند زنجیرەیە کتێبەوە تا ئێستا بە سەدان کتێب و گۆڤاری پێشکەش بە کتێبخانەی کوردی کردو و تەنانەت لەم ساڵیشا و سەرباری ئەو دۆخەنە هەموار و قەیرانابووری کە ڕووی لە کوردستان کردو و کاریگەری ڕاستە و خۆشی بەسەر دەستگاکەمان هەبووە بەڵام هەر لەسەر کار و بەرهەم و چالاکیەکانی خۆمان بەردەوام بووین. دەستگای سەردەم لە چاپکراوەکانیەوە بە درێژایی ئەم 15 ساڵە هەوڵیاوە لە پرۆسەی بنیادنانی ڕۆشنبیری و کەلتوریشی هیومانستی و ڕۆشنگەرانە و هاوچەرخ و کراوەدا بەشداری بکات. ئەمەش لە بەرنامەی دەستگاکەدا خۆی لە دوو هێڵی سەرەکیا بینیوەتەوە. یەکەمیان بایەخدان بە کەلتوری کوردی و ئەدەب و فکر و داهێنانی نووسەران و ڕووناکبیرانی کورد، دووەمیشیان بایەخدان بە بزاوی وەرگێڕان لە کەلتوری جیهانی و زمانە زیندوەکانی میلەتانی ترەوە بەسەر زمانی کوردی بە ئومێدی دروستکردنی پردی گفتوگۆ لە نێوان ئێمە و ئەوانی ترا و ئاشنابوون بە شارستانیەتی و ژیارەکانی تر و بەهرەگرتن لێیان بۆ ئەزمموی خۆمان. هەڵبەت لەم ڕۆوە ناتوانین هەوڵی دام و دەستگا بن کە ڕۆشنبیرەکانی تریش لە پێناوی هێنانەتی ئەم ئامانجە ڕووناکبیریە فەرامۆش بکەین. هەر بۆ نمونە لەوانەش ئینستیتیوتی کەلەپوری کورد و بنکەی ژین و بنکەی ئەدەبی و ڕووناکبیری گەلاوێژ و دەستگای ئاراس و مکریانی و ڕامان و سپیڕێز و ناوەندە تازە لەدایکبووەکانی بڵاوکردنەوەی وەکو ئەندێشە و غەزەلنووس و جەمال عیرفان لە پاڵ بەڕێوەبەرێتەکانی سەر بۆ وەزارەتی ڕۆشنبیریە کە هەر یەکە و لای خۆیەوە بە جۆرەی توانە بەشداری لەم پرۆسەیە کردووە. دوجار ئەمەوێت بڵێم کە شاعری نەمر شێرکۆ کەس جگە لەوەی هەر لە سەرەتاوە خاوەن بیرۆکەی دامەزرانی دەستگای سەردەم بوو کەسێتیشی تەوەری و دەستگایش بوو. وەتوانی نمونەیەکی جوانی دەستگای بهێنێتە ئاراوە کە زۆری ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران بە جیاوازی ئینتیمایانەوە چ بە کارکردن تایە و چ بە بەرهەم لە دەوری کۆ ببنەوە. ئێمە لە کاتێکا ئومێد دەکەین ئەم دۆخە گرژ و ناسەقام ژیرە ئەم قەیرانە ئابووری یەخی کوردستانی گرتووە زوو بڕەوێتەوە لە هەمان کاتا هیوامان وایە کە بە کار و بەرهەمی باشتر و پرۆژەی نوێوە درێژە بە چالاکیەکانمان بین و بۆ ئەمە شێلگیرانە کارمان کردو دەیکەین. ئەوەشمان بیر ناچێت کە لێرەدا هەم ستایشی ڕۆڵی ئەو لایەن و نووسەرانە بکەین کە لە دانانی یەکەم بەردی بناغی دەستگای سەردەما بەشدار بوون و هەموو ئەو نووسەر و ئەدیبانەی ڕاستە و خۆیان ناڕەسوخۆ لە ڕەوتی بەرەو پێشبردننی ئەم دەستگایە دەوریان هەبوو و هەم سوپاسی خۆمان ئاڕاستی هەموو ئەو لایەنە حکومی ناحکومیانە بکەین کە لە بەردەوامی ئەم دەستگای و چالاکیەکانە هاوکارمان بوون. دو شەشم سەبارەت بە شێرکۆ ئەوەیە کە هەر وەک چۆن خۆی لە شعرێکی ئابە و هونەرمەندێکی گەورە ئەڵێ زۆر شت هەن ژەنگ هەڵدێنن و بیر ئەچنەوە و دواییش ئەمرن وەکو تاج و سەولەجان و تەختی ژێر پێی پادشاکان زۆر شتی تری دنیاش هەن ناڕزێن و بیر ناچنە و هەرگیز نامرن وەکو شەپقە و گۆچانەکە و پێڵاوەکەی چارلی چاپلن.
منی ژەڵێم شێعرەکانی شێرکۆژ وەکو شەپقە و گۆچانەکەی چاپلن بۆ هەمیشە لە یادمانە بزیندوی دەمێننەوە و بۆ شێعری کوردی چلچرایەکی هەمیشە پڕشەوک و پرشنگدارن. هەزار سڵاو لە ڕۆحی زیندوی ئەو سەرجەم شەهیدانی پەیوی کوردی و شەهیدانی ڕێگای ئازادی و بەرگری لە کوردستان و سوپاسی زۆرمان بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز و ئازیزیش. سپاس بۆ برای عزیز کاکەزاد. لە ناو ئاپورەی مەراقی گشت دنیادا هەر لە دوورڕا مەراقی خۆم ئەناسمەوە. مەراقی من قژی سەوزە و ڕیشی خوێناوی و چوار خاچی وا بە کۆڵەوە و مەرجیش بە سێ زمانی جیا و چوار قامچی بە دوایەوە و تەوق لە گەردن کەچی نەچۆکدا ئەدات و نەبێدەنگی ئەکات مردن. خۆشەویستان، بڕیار بوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک نیچیروان بارزانی ئامادەی ئەم مەراسیمە بێت، بەڵام بەداخەوە لەبەر هەندێک بارودۆخی تایبەت نەیتوانی ئامادەی ئەم مەراسیمە بێت و داوای لێبوردنی کرد. ئێستاش فەرموون لەگەڵ وتاری نوێنەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز کاک زیرەک کەمالەوە با بفەرمێت. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، بەشداربوانی مەراسیمی ماتەمینی ساڵوەگەڕی کۆچی جەستەیی مامۆستا شێرکۆ بێکەس، بەخێراتنتان دەکەین و لە ئەمەکداری وەفاداری ئامادەبوونتان ڕێز دەگرین. هەروەها دەستخۆشە لە دەستگای سەردەم دەکەین بۆ سازدانی ئەو مەراسیمە. ئەو دەستگای شاعیری گەورەی کورد دامەزرێنەری بوو، هەروەها بە هاوکاری هاوڕێکانی لە ئەنجومەنی دەستگاکە سەرپەی خست و دواتر کرا بە مەشخەڵانێک لە ڕووناچی و باخێکی هەمیشە سەوز لە کتێب و نامیلکە و گۆڤار. خۆشەویستان، مامۆستا شێرکۆ بێکەس لە یەک پێناسەدا شوێنی نابێتەوە، چونکە جگە لەوەی شاعیرێکی گەورە بوو، هەروەها نوێکەرەوەی زمانی کوردیش بوو. تێکۆشەرێک و پێشمەرگەیەکی دێرین و کوردپەروەر و نیشتمان پەروەرێکی گەورە بوو. چەندە لە ئاستی شعردا شاعیری یادەوەری نیشتیمان و خۆشەویستی میلەتەکەی بوو، ئەوەندەش لە سەرزەمینی واقعدا بەکردەوە پێشمەرگە و خەباتجێر بوو. هەر بۆیەش بە هەموو پێوەرێک شاعیرێکی گەورە و پیاوێکی گەورەی گەل و وڵات بوو. بۆیەش کە کۆچی دوایی کرد، هەمومان هەستمان کرد کە لە وڵاتەکەمان، لە شارەکەمان، لە گوندەکەمان، لە خێزانەکەمان کەسێکی ئازیزمان لەدەستدا. ئەمڕۆژ لە کاتێکدا هێزی پێشمەرگەی کوردستان بە درێژایی سەدان کیلۆمەتر لە سەنگەری بەرگریکردنە لە کوردستان و شەڕی دوژمنانی گەل و نیشتیمان دەکا، دڵنیاین ئەگەر شاعیرە گەورەکەمان لە ژیاندا بمابا و بە چاوی خۆی ئیرادەی پۆڵایینی گەلەکەمان و داستانی خۆڕاگری و قارەمانانەی پێشمەرگەی بدید با، ئەوە حەماسەتی شۆڕژگێڕی و باڵای فیداکاری ئەو داستانەی لە باڵای شعردا دەگرت و بە کۆپلە و قەسیدەکانی سەنگەری داکۆچیکردنی لە کوردستان بەهێزتر دەکرد و ورەی بەرخودانیشی لای گەلەکەمان بەگشتی و لاوان و هێزی پێشمەرگە بە تایبەتی پتەوتر دەکرد. دڵنیان ئەگەر شێرکۆ بێکەس مامۆستای شعر و زمان و هەڵوێست ئەگەر ئێستا لە ژیاندا بمابا، لە ناو شعردا ماناکانی پێشمەرگە و قوربانیدانی لە پێناوی کورد و کوردستاندا شی دەکردەوە و شەهیدەکانی لە کەشکەڵانی فەلەک دادنا و لەو شەش هەتوانی بۆ زامی بریندارەکانمان چێ دەکرد. مامۆستا شێرکۆ بێکەس شاعیری هەموو وەرزەکان و سەردەمەکان و جوانیەکانە. شیعرەکانی ئەو شاعیرە بوو کە ئێمەی والێ کرد گەلەکەمان و کوردستانەکەمان خۆشتر بووێ، وای کرد کوان و ئاگردانی شۆڕش خامۆش نەبێ، نووزدان و نسکۆ بە سەرکەوتن و بەردەوامیدان پارسەنگ دەینەوە. بەڵێ ئەمڕۆ لە کاتێکدا گروپی تیرۆریستی داعش لە بەشێکی فراوانی کوردستان جاری شەڕێکی زاڵمانەی داوە و دەیەوێ بەکاری تیرۆریستی و کوشتن و تۆقاندن سەر لە نوێ کوردستان و گەلی کوردستان بخەنەوە ناو بەرداشی جینۆساید و پیادەکردنی سیاسەتی پاکتاوکردنی ڕەگەزی، لە کاتێکدا خوشک و برایە زیدیەکانمان
لە شنگال و کەسچێ و سنوونێ کەوتونەتە بەرشاڵاوی ڕەشەکوژی داعش لەو کاتەدا زیاتر هەست بە غیابی مامۆستا شێرکۆ بێکەس دەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا دیوانە شیعریەکانی ئەو بەسن بۆ ئەوەی هەست بۆ بکەین کە لەم شەڕەدا تەنیا نین. خۆشەویستان، ئەمڕۆ کە هەمومان بە حزن و تاسەیەکی قوڵ لە ساڵوەگەڕی کۆچی دوایی شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس وەستاوین، بە قوڵی دەرک بەو بۆشایە دەکەین کەوا شاعیرە خۆشەویستەکەمان دوای خۆی لە دنیای شعر و زمان و ئەدەبی نەتەوەکەی دروستی کردووە. لەو ڕاستیەش تێدەگەین کە دروستکردنەوەی شێرکۆ بێکەس لە ئایندەیەکی نزیکدا یەکجار زەحمەتە، بەڵام لەم بارێشەوە بێئومێد نابین لە میلەتێک کە لە مێژووی خۆیدا داهێنەرێکی ئاوای دروست کرد کە لە ئایندەدا ئەگەر دووریش بێ قەرەبووی ئەو زیانە گەورەیەمان بۆ دەکاتەوە. نەمری و سەربەرزی بۆ شاعیری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆ بێکەس. سواس بۆ برای بەڕێز کاک زیرەک کەمال. تەنیاییەک سارتر لە کڕێوە خوێنی ئێوارانی ئێستەی وڵات دەوری داوە. تەنیاییەک جارێک ئەمکە بەو گەڵایی چڵەکەی خۆی فڕێ بداتە بەر قاچی گەردەلوول و جارێکی تر بەو باڵدارەی لە شەوێکی بەفران باردا هێلانەکەی خۆی دەریکات. بەناوی یەزدانی مەزن و میهرەبانەوە ئامادەبوانی مەراسیمی یادی یەکەمین ساڵ ڕۆژی ماڵ ئاوایی پێشمەرگە و نووسەر و شاعیری گەورەی گەلەکەمان شێرکۆ بێکەس، خانەوادە و کەسوکاری بەڕێز مامۆستا شێرکۆ بێکەس، سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لە حزوور ڕۆحیانەتی ئەو شاعیرە گەورەی کوردستان داین کە تا دواساتەکانی ژیانی هەم لەگەڵ گەلەکەی و خەمەکانی داژیا هەم لە داهێنان نەوەستا و بەردەوام بوو. شێرکۆ بێکەس هەر بەتەنیا لە جیهانی ئەدەبی و شیعردا پێشەنگ و داهێنەر نەبوو، بەڵکو لە خەبات و تێکۆشانی نەتەوەیی و چینایەتی نیشتیماندا ناوێکی دیار و گەشت بوو، گەنجینەیەکی یەکجار مەزنی لەو بوارەدا بۆ جێهێشتوین. ئەو لە ئەدەبی بەرگری یا مقاومەت سوار چاک چاپوشی مەیدانەکە بوو، داهێنەرێکی کەموێنە و بێنەزیر بوو بۆ کوردستان، پێشمەرگە و خاک و چینەکانی کۆمەڵ وەک مۆمێکی بە شەوق و گەشت دەسووتا و خامۆشبوونی نەئەزانی بۆیە شێرکۆ بێکەس خۆشەویستی هەمووان بوو، شیعرەکانی ببوونە ویردی سەرزمانیان. شێرکۆ پێشمەرگەیەکی نێو سەنگەری خەباتیش بوو، ئەو سەنگەرە وشە و داهێنانەکانی زیاتر گەرم کرده بوو، ئیلهام بەخشی و شاکارە مەزنەکانی بوو. دوای ڕاپەڕینی شێرکۆ بێکەسی نەمر خامەکەی بۆ خولیا و خەمەکانی ئەو سەردەمە تەرخان کرد و داکۆکیکارێکی سەرسەختی ئازادیەکان بوو، جێپەنجەشی لەو بوارەدا نەخشاند. گەورەی و پڕواتایی بەرهەمەکانی ڕۆحیانەت شاد شێرکۆ بێکەس هەر لە سنوورێکدا قەتیز نەما، بەڵکو سنووری شکاند و لە زمانی کوردیەوە کراون بە چەندین زمانی تری وەک عەرەبی و فارسی و ئینگلیزی و ئیتالیایی و فەرەنسایی و سویدی و هیتریش. بەرهەم و داهێنانەکانی شاعیری گەورەمان هێندە مەزن و گەورەیە کە نەک هەر لەم مەراسیمەدا بەڵکو بە چەندین کتێب و سیمینار و کۆبوونەوە ناتوانرێت حەقی تەواویان بدرێتێ، بۆیە ئەوە جێهێڵراوە بۆ پسپۆران و تایبەتمەندانی ئەدەب و شیعر. لە کۆتاییدا دووبارە سەرخۆشی و پرسەی سەرۆک مامجەلال بە خانەوادە و کەسوکار و بنەماڵی بەڕێزی کاک شێرکۆ بێکەس ئەگەیەنین و داواکارین لە هێزدانی مەزن گیانی بە بەهەشتی نەمران شاد بکات و ئەوە دوایین خەمی هەموو لایەک بێت. سکرتاریەتی هەواڵ سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش فەرموون لەلایەن وتاری وەزارەتی ڕۆشنبیریەوە لەلایەن بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاک خالید دۆستچی با بفەرمێت. ئامادەبوانی عەزیز، کەسوکاری مامۆستای گەورە شێرکۆ بێکەس و هاوڕێیانی خۆشکان برایان، سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. ئەمڕۆ ساڵێک بەسەر کۆچی دوایی مامۆستا و شاعیر و ڕۆشنبیری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆ بێکەسدا تێپەڕێ. ئەمڕۆ ساڵێکە زمان و شعر، نەتەوە و نیشتیمان، پیر و گەنج، ژن و مناڵ و هەمومان غەریبی دەنگێک دەکەین کە تەنها دەنگی خۆی نەبوو، بەڵکو دەنگی گەلێک و هاواری ئینسانی ئێمە بوو.
ئێستا ئەو لە باوەشی خاکی ئەم نیشتیمانەدایە کە هەموو تەمەنی خۆی بۆ تەرخان کردبوو. یادەوەریەکانی دەنووسیەوە، ئازارەکانی دەهۆنیەوە و تەنیایی و تراژیدیەکانی دەلاواندەوە. بێگومان هەمومان دەمرین، بەڵام زۆر کەممان دەتوانین وەکو ئەو بژین ژیانێک پڕ بێ لە داهێنان و ماند و نەبوون و خۆنەویستی و خۆشەویستی. ئامادەبوانی ئازیز، من یەکێکم لەوانەی لە مێژووی ژیانی خۆمدا ئەو شانازیەم پێبراوە کە مامۆستا شێرکۆ لە سەردەمی خەباتی شاخدا لە نزیکەوە بناسم. ئەو سەردەمەی کورد دۆستی نەبوو، شاخ و پێشمەرگە و شعر نەبێ. شعرەکانی ئەویش تەنها شعر نەبوون، بەڵکو ژیانی نەتەوەیەک و هیوای نیشتیمانێک و ورەی هەمووان بوو. جگەرگۆشەکانی هەڵبەست و هەڵبەستەکانی هەڵۆ ئاسا هێرشیان دەکردە سەر دوژمن، سیاسەتی بەعسی ڕسوا دەکرد، ورەی پێشمەرگەی بەرز دەکردەوە، هانی کۆمەڵانی خەڵکی دەدا بۆ پشتیوانی کردنی شۆڕش. بەڵام کاک شێرکۆ تەنها لە قۆناغی خەبات و بەرگریدا لە پێناو مانەوە دەنگی بەرزی ئازادی نەبوو، بەڵکو لە سەردەمی شاریشدا خەیاڵێک و خەونێکی هەڵگرتبوو کە هی هەمووان بوو. بۆیە ئەو بە گەورەی ژیا و بە گەورەی مرد و هەر بە گەورەیش دەمێنێتەوە. ئامادەبوانی بەڕێز، میوانانی ئازیز، لەم بوونەیەدا ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان سەری ڕێز و خۆشەویستی بۆ مامۆستای کۆچکردو دوایین دێری شعرەکانیشی دادەنەوێنین و دەیڵێنەوە کە کاک شێرکۆ بێکەس ئەستێرەی هەرە درەوشاوەی ئاسمانی شعر و ڕۆشنبیری کوردیە لەم سەردەمەدا. ئەو لە هەر لایەکەوە لەی بڕوانی هەرقەڵایە و مردن هەرگیز بە شعر و جوانی و خۆشەویستی ئەو ناوێرێ و لە بەردەمیە دەستەوەستانە. نەمری ئەو وەکو نیشتیمان وایە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر، لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر، لە ئاسمانی زمان و ڕۆشنبیری و شعری کوردیدا زیاتر ئەدرەوشێتەوە. سڵاو لە گیانی پاکت مامۆستای ئەدەب و شعر و هەڵوێست و خەبات. زۆر سپاس. سپاس بۆ برای بەڕێز کاک خەلیل دۆستی. هەر خۆشیەک لە بەرەکەم یان قۆڵەکانی درێژە یاخود کورتە یاخود فشە یاخود تەنگە بەبەری من، هەر خەمێکیش لە بەرەکەم ڕێک ئەڵەی بۆ من کراوە لە هەر کوێ بم. خۆشەویستان، ئێستاش فەرموون لەگەڵ وتارێک لەلایەن مامۆستا ڕەوف بێگردەوە وەک هاوڕێی شاعر. بەڕێزان، هاوڕێ و خۆشەویست و دڵسۆزانی شێرکۆ و هاوسۆزانی ئێمە، ساڵێک لەمەوبەر شێرکۆ بێکەس بەجەستە ماڵاوایی لێکردین، ماڵاواییەکی ناوەخت و کەمەرشێن، ماڵاواییەک کەسمان دڵمان نەهات دەستی نەگەڕانەوەی بۆ بەرز بکەینەوە و تەنیا بە سەفەرێکی کاتی نەزانین. ناهەقیشمان نەبوو، چونکە شێرکۆ بە خۆی و بە ئەدەب و بە هەڵوێستیەوە بەردەوام خانەخوێ ڕۆحی زیندوی ئێمە و گیانی بەرخۆدان و شاعری تەنگانە و تراژیدیەکانی ئێمە بووە. ئەو نەیتوانیوە بێ ئێمە بژی، تەنانەت لەو پەڕی دنیاوە شەوانە دەستی دەگرتین و لەبەر چرا هەمیشە هەڵکراوەکەی نامۆیی خۆی و هەستی سەر هەڵگرتوویدا بە کۆڵانە تازە کۆنەکانی سابونکەران و دەرگەزێن و حاجیحان و کانیاسکان و ئیسکان و گردی سەیوان و مامەیارەدا دەیژێڕین. لەسەر گۆڕی دەیان پیاوی جوامێر و ژنی هێژادا ڕێیدەوەستاندین و دەیگوت بۆ ئەمیان شیعرێکم نووسیوە و بۆ ئەویان پەخشانێک. لەگەڵ ئەمیاندا زۆر هاوڕێ و ئەویشیان گەلێک دۆستی باوکم بوو. ئەمە ئەو پیاوەیە کە لە ڕاپەڕینە شکۆمەندەکەی بەردەرکی سەرادا سەری ڕم و
ئەوەیش مەسیحی هەرە خۆشەویست و بۆ وەفاکەی ئەم شارەیە. ئەمە گۆڕی لاوێکی پێشمەرگەی شەهیدە کە نەدیومە و نەناسیومە و جوانترین لاوانەوەم بۆ نووسیوە. ئەمەشیان هەورە کچێکە بەر لەوەی هێشتا ببارێ لە باڵکۆنێکی سەوزەوە خۆی خستە خوار. ئەگەر لەگەڵ ئەمانەشدا شێرکۆ بێکەس هەر خەڵقی سلێمانی نییە و گۆرانی و ئاوازەکانی تەنیا لە گەروی ئەم شارەدا نادەنە زایڵە. هەر لەبەر ئەمەیشە کە خۆشەویستترین شاعیری سەرانسەری کوردستانە و کەس ناتوانێت نکولی لەم ڕاستیە بکات. ئەو هەمیشە لە کۆڵانە تەزیوەکانی سەقزدا بە تەنیا دەگەڕێ و چاوی سووسە و مەراقی هەڵدەخات. لە گۆماوی واندا شەپۆلی نامۆیی خۆی دەژمێرێت و دەست لە ملی قامیشلوی خەمبار دەکات و قاچیشی لە ناو گڕی کەرکووک و هەتوانی پەنجەی لە برینە هەمیشە یەکەیدایە. بۆیە بەردەوام بە دوای سمبولەکانیەوەیە و دەیان کاتە بەشێک لە جەستەی شعرەکانی. شێرکۆ ئەڵێ لە سەفەرێکی شعردا لە قەراغ دڵی چەمچەماڵ دوو گوڵ هێرۆی سەرلق سپی بەرزم بینی و ناسیمنەوە بڕاکردوون چوون بۆ لایەن وتم تۆ سەردەژ عوسمان نیت؟ ئەویش سۆران ڕێگام ئەدەن بۆ یادگاری ئەو دڵەی دڵتان بە ڕۆژنامەی باران ڕێگام ئەدەن پێکەوە وێنەیە بگرین. باەک هات و پێکەوە سەریان لە قاند. سۆران وتی شعرێکم پێش خۆم هاتە جواب خەمت نەبێ لە دوو لاوە ئەمان گرتن لە دوو لاوە ئەمان گرن. عەبدولخالق لەسەر قەڵای هەولێرەوە و لەسەر قەڵای مەقاماتی عەشقیشەوە عەلی مەردان. من زامێکی کوردستانیم ئەو خوێنەی لێم دێ چۆڕێکی هی ڕۆژهەڵاتە و چۆڕێکی هی ڕۆژاوایە و تیلماسێکی هی باکوور و تیلماسێکی هی باشوورە. مێژووی شعری شێرکۆ مێژووی نەتەوەکەمانە بە هەموو کەوتن و هەستانەکانیەوە بە هەموو دەزوو لە ڕووناکەکان و شەبەقی تاریکی و ئەنگاوتنەوە بەو چراوگانەوە کە توانیوانە لە بەردەمیاندا هەناسەیەکی ئاسوودەیی بدەین و لە ئایندە بڕوانین بە ئەنگۆرەی ئەو زامانەیشەوە کە تا ئێستا بۆ کڕوزی قەتماغە نەبەستن و تازەبوونەوەیان لە لوتمان دێت. هەناسەی شعری شێرکۆ لێوان لێوە لە بۆنی حەسرەت و مەراقی خەڵک لە بۆ چڕوشی کڕوزانەوەی دار و بەرد و لوتکە و باڵندە و گیانلەبەری ئەم وڵاتە هەمووان لەبەر بارانی شعری شێرکۆدا شەڵاڵی کارەساتن و بە گزنگی ئەفراندنەکەی چاویمانەوە هەڵدەبڕن. شعری شێرکۆ پڕە لە تافگەی مەراق و ژنی ملبەکوین و جەستەی ئەنجێورا و بازرەقەی ماسیە بە تەنگ هاتووەکانی تەنکاو. هەر ئەوە ئەتوانێت هەموو شتێکی ئەم خاکە بێنێتە قسە و چیرۆکی ڕاستەقینەی خۆیان پێبژێڕنەوە. لە کورسیەکی بێجانەوە بۆ ڕیشۆڵە و تیترواسک و پاسچیر و بۆ خۆر و لە درەختەوە بۆ ملوانکە و بۆ زەنیانە و بازنی دەست و کڵاو و دەریا و قەڵەم و باو تەنانەت لا دیوارێکی کۆنیش. شێرکۆ وەک شاعیر نەیتوانیوە درۆ بەدەم مێژووی ڕاستەقینەوە هەڵبەسێت و ناشرینەکانی جوان و ڕووناچیەکانی فەرامۆشکات. ئەمەش هەڵوێستی تەواو ڕاستەقینەی هەر نووسەر و شاعیرێکە کە بەهای حەقیقەتەکان دەپارێزێت و نایخاتە سەرمێزی مەزات و بانگەشەی ئایدۆلۆژیایەکی پڕ لە گومان. هەر لەبەر ئەمەیە کە شعری شێرکۆ دەنگی ڕاستەقینەی وجدانی خەڵقە و هەمومان خۆمانی تیابینینەوە بە تایبەتیش لە دیوان و شعرە تازەکانی وا ساڵانیدا وەک ئێستا کشێک نیشتیمانمە و ئەسپێک لە پەڕی گوڵاڵە و خێراکە مردن خەریکە بگات. بە بڕوای من شعر و نووسینی ئەم دو ساڵانەی شێرکۆ بەرهەمی ڕۆحێکی تەواو پاکژی بە خۆدا چوونەوە و ڕەخنە و ئایندەبینیەکی تایبەتیانی ئەوەن. هەندێک جار پێی شعری ئەو لە درز و دەلاقی سیاست هەڵکەوتە بوو کە نەی دەتوانی دانی پێدانەنێت. بۆیە ئەم گۆڕانە تازەیە لە بابەت و ناواخنی شعرەکانیدا ستایلی شعر نووسینی ئەویشی گۆڕی. شێرکۆ لە شێوازی شعری هەفتاکانەوە کە تا ڕادەیەکی زۆر لە قاوەغێکی تەنیکی سنووردارا ژیری خواردبوو کەوتە نووسینی ئەو شعرە درێژە داستیانانەی کە لە مێژووی شعری کوردیدا ناوازن. هەموو ئەو داستانیە واڵایانە بەقەدەر باڵای کارەساتەکانی ئێمە درێژ و هەندێکیان تا ئێستاش هەر بە کراوەیی ماونەتەوە و نازانیت لەکوێدا لەنگەرەگرن. نمونە شعریەکانی دەربەنی پەپۆل و گۆڕستانی چراکان و ئێستا کچێک نیشتیمانمە و ملوانکە و کورسی دیارترین بەرهەمی ئەدەبی شعری و تراژیدیا کاریگەریەکانی مێژووی کۆن و ئەم سەردەمەی ئێمەن. چیرۆکی 2 ساڵی پێش دەستبەرزکردنەوەکەی شێرکۆ چیرۆکی دڵڕاوچی و گومان و هەست بە نامۆییکردنێکی هەموو هاوڕێ نزیکەکانی بوو. بە تایبەتی من کە ڕۆژانە دەمبینی و لە نزیکەوە هەستم بە قوتوورەی دڵ و زمانی چاوی دەکرد.
زۆر پەلەی بە کۆتایی هێنانی هەندێک بەرهەمی خۆی بوو کەوای دەزانی لە دەستی دەچن و فریای تەواوکردنیان ناکەوێت لەوانە یادداشتەکانی نووسین بە ئاوی خۆڵمێش کە نزیکەی 6 ساڵ بوو نووسی بووی و بڵاوکردنەوەی لەبەر هەندێک کۆی تەکنیکی دواخست بوو هەروەها دیوانی خێراکە مردن خەریکە بگات کە خۆی پایزای ناو نابوو بە پێشنیاری من کردمان بە خێراکە مردن خەریکە بگات هەروەها بۆ مێژووش ئەم چیرۆکە دەجێڕمەوە کە دەشێت بۆ ڕۆژێک لە ڕۆژان شایەتێکی ڕاستەقینەی ڕووداوێکی گرنگ بێت ڕۆژێک پێیوتم ئەم شەو ئەنێرم بە دوادا بێ و وەرە بۆ ماڵەوە کە چووم هونەرمەند کاک ئارام عەلی لەوێ بوو ئەو شەوە بێ پێچوو پەناو زۆر بە قەناعەتەوە وەسیەتی بۆ کردین کە دوای خۆی ئەو خانووی کە ئێستا تایەتی و مورچی شەخسی خۆیەتی بۆی بکەین بە مۆزەخانەیەکی تایبەتی بۆ خۆی شوێنی گۆڕەکەی و ژووری کتێبخانە و وێنە و کەلوپەلی تایبەتی لە ژوورەکاندا دیاری کرد بە کورتی هەموو دیزاینی کارەکە لەلایەن نەرسێکمانەوە دەستنیشان کرا زۆر سوود بوو لەسەر ئەوەی کە وردە بۆ ئەنجامدانی کارەکە دەست بەکار بکرێت و تەنانەت وەسیەتەکەیشی بکرێتە فەرمی بەڵام نازانم لەبەر چی بێدەنگی لێ کردو منیش یەک دوو جار لابەلا ئاماژەم بۆ کرد و خۆی نەچەوە سەری و ئێمەش بێدەنگیمان لێ کرد و دڵمان نەهات دووبارەی بکەینەوە من هەر لەو ماوەیەدا زۆر سرم دەکردە سەری کەواز لە جگەرەکێشان بێنێت و بە تەنگ تەندروستی خۆیەوە بێت و سەردانی پزیشک بکات بە تایبەتی کاتێک دەمبینی بەردەوام هەناسی بەگیر دەهات کۆکەی زۆر و تونتر و تووشی دەست لەرزینیش بوو ئەو هەر گوێی پێ نەدەدا و دەیگوت لەو شتانە گەڕێ تا لە ناوچاویە چەند جارێک پیروسیام تا لە ناچاریە چەند جارێک پیروسیام لە شەرمی خۆم و زویربوونی ئەو هاوڕێ خۆشەویستە کرد قسەی ڕقم لەسەر بێ ئیرادەیی و بڕیان نەدانێکی جەنتڵمانانەی جگەرە نەکێشانی ئەو کرد دوای چەند جارێک پێی وتم هەرچیەک دەڵێیت ڕاستە و حەقتەوە قبوڵمە بەڵام ناتوانم واز لە جگەرەکێشان بهێنم جگەرە بۆتە هاوڕێی تەنیایی شەو ڕۆژم ئەگەرچی با بەڕاستی پێ بڵێ من ئێستا هیچ تامێک لە جگەرە نابینم و نازانم خۆشیەکەی چییە بەڵام واز لێهێنانی بۆ من مەحاڵە بەڵام من کە بەردەوام لە شاویدا ئەو تارمایە ڕەشەم دەبینی کە لە دوجاردا تووشی هەمومان دێت نمتوانی قسەکانم چەند بارە نەکەمەوە و سەر نەکەمە سەری تا دوجار پێیوتم کوڕی باش خۆ زۆر جار دەڵێت ژیان فشەیە زۆر بە قورسی مەیگرن ئەی ئێستا ئەم پێداگرتنە لە چییە وتم شێرکۆ گیان ئێستا شەڕەڵێم فشەیە بەڵام بە هەموو ناشرینی و ئازاریەوە ژیانمان هەر خۆش دەوێت و ناتوانین دەستبەرداری بین یان خۆمان بە زۆر پەلکێشی مردن بکەین و ڕۆحی زیندومانی بدەینێ من ڕازگۆیان نەدێڵێم کە نەمانی شێرکۆ بۆ من کاردەساتێکی گەورە بوو چونکە تاقە دوو هاوڕێ کاروانێکی دوور و درێژی تەمەن بووین کە هەر بۆ پەیوەندیە تونند و تۆڵەی ئەدەبی و شەخسیەمانەوە مابووینەوە و هیچ نهێنیەک نەمابوو لەیەکی بشارینەوە کە زۆریشن بەڕاستی شێرکۆ تەنیای کردن پێشەوەش کە بۆ دوجار لەسەر داوای پزیشک سەفەری سوید بکات خۆی هاتە ژوورەکەم و هەواڵەکەی پێگوتم چەند جارێک گوتی ڕەوف ئیتر تەواو کە چاوەپڕ لە فیلمێسکەکانیم بینی منیش گریام پاشان کاگارام هاتووتی با بچینە ژوورەکەی خۆم چایەکی سەوستان بۆ لێ بنێم کە چوین پارچە مۆسیقایەکی ئازەری لەسەر کۆمپیوتەرەکە بوو ئاوازی گۆرانیشی کوردی بوو لەو گۆرانیانەی هەردووکمان یادگاری زۆربەی سەفەر و بۆنە و دانیشتە تایبەتیەکانمان لەگەڵ یا هەبوو ئیتر ئێمە لەگەڵ مۆسیقاکەدا کەوتینە ورینگە ورینگ و شێرکۆش بەدەم جگەرەکێشانەوە کەوتە ڕاژەندنی خۆی کە هاتینە دەرەوە پێشەوەی بڕواتە ئاسانسۆرەکەوە ئیتر ئاسانسۆرەکە و ئیتر یەکتری نەبینینەوە زۆر بە کوڵ دەستی لە مل کردم وتی هاوڕێ ئیتر تەواو هەردووکمان گریان بەڵام هاوڕێ خۆشەویستانی شێرکۆ بەڕاستەواو نا ئەمەی تا ئێستا من بۆم جێڕانەوە تەنیا چیرۆکێکە کە خۆم بە خەیاڵ دروستم کردووە چیرۆکەکە ناوی خەیاڵی مەرجی شاعیرێکە و هیچی تر چونکە ئێوەش وەک من هەر بەو هەستە ناوازەوە کە بەرامبەر بەو هەتانە دەزانن ئێستا لە سووتێکی ئەم هۆڵەدا شێرکۆ بە تەنیا دانیشتووە گوێی گرتووە و جارجارە پێ دەکەنێت لە لای خۆشیەوە پێم دەڵێت ڕەوف خەیاڵی ئەم چیرۆکەت لە زۆر چیرۆکی ترە جوانتر بوو سپاس سپاس بۆ مامۆستا و برای عەزیز مامۆستا بۆ دێرە ئەوەتەی کۆچ هەیە کۆچەکەم ئەوەتەی گڕ هەیە ئەسووتێم ئەوەتەی ئاو هەیە ئەخنچێم ئەوەتەی تیر هەیە قوربانیم ئەوەتەی خاک هەیە بێ خاکم ئەوەتەی شاخ هەیە من تلۆر دەبمەوە
ئەوەتەی دار هەیە لێی ئەدرێم من لە پێش موساوە ئاوارم پێش عیساوە من خاچم پێش قوڕەیش من زیندە بە چاڵم لەم یادەدا کۆمەڵێک لە شیعرەکانی شاعیری نەمر مامۆستا شێرکۆ بێکەس لەلایەن نووسەر و وەرجێر سیروان ڕەحیم بە شێوەزاری کرمانجی سەر و ئامادەکراون لە دووتوێی کتێبێکی جواندا چاپکراوە و بڵاوکراوەتەوە شعرەکان لە هەڵبژاردەیەکی کۆی ئەزمموی کاک شێرکۆ وەرگیراون و لەلایەن محسین ئۆزدەمیر پێداچوونەوە بە زمانی شعرەکاندا کراوە دەستخۆشیان لێ یەکەین ئامادەبوانی خۆشەویست ئێستاش فەرموون لەگەڵ فیلمێکی دۆکیۆمەنتاری لە سەرژیانی شاعیری گەورەمان شایانی باسە ئەم فلیمە هەندێک گرتەی تایبەتی تایە دەربارەی دوا ڕۆژەکانی ژیانی مامۆستا شێرکۆ کە بۆ یەکەمین جارە نیشان ئەدرێت ئەم فیلمە لە ئامادەکردنی برای هونەرمەند خەسرە و کەریمە هەرچیەکەم ناتوانم بە وشەی ڕەخا هەڵگەڕێم بیکەم بە قەڵایە بۆ خۆم هەرچیەکەم ناتوانم لە پاڵ وشەی گۆڵەدا من سەرنەرێک لێدەم و بیکەم بە بەلایەک بۆ تووڕێی دەوڕەمی خۆی هەرچیەکەم ناتوانم ڕۆژێ سەعاتێک چرکێک وشەی ئەبیم نەبینم و نەیکەم بە یار و هەودەم و شاری جوانی ئاسیدەی خۆم شێرکۆ بێکەس کۆی شاعیری گەورە فات بێکەسە لە 5 دوی ساڵی 1940 لە گەڕێکی گەوران دەستێنانی لەدایک بووە وەکو هەموو لایەک دەزانن باوکمیشت بووە لە شاعیرەکانی سەردەمی خۆی ئەو سەردەمەی کە ئیتر وەک نیشتیمانگەر بووە شاعیریش لە سەردەمی خۆیانکی بۆ لەوانی کە تەواو پشیدارە لە ئەدەبی کوردی و شاعیری کوردیە وەجێبی خۆی هەیە بە تایبەتی لەوێژەدان بووە بۆ خەتە شاعیری کە لە ئەحمەدی خانیەوە بۆ حاجی قادری کوڕی و تا هاتووەتە سەر بێکەس لە سەردەمێکی ترا زیانکەرەماڵێکی وا لەدایک بێ بە تایبەتی لە مناڵیەوە ئەو کاریگەری بەسەرەوە بێ چونکە تۆ باوکەکە ماڵەوە بێ ئەگەر فامیشی نەکردبێتەوە شتێکی بەدەستەوە دینی خوێنێتەوە بێدانە بەخۆی و شاعرەوێ بەر لەوەی دەستی یەکێکمە بردن بۆ مەکتەبە کۆلادایەنە سروودەکانی خۆی لێوتی لە کۆتایی ساڵی 1970 لەلایەن سەرۆکوەزیرەی سوێدەوە بانگی ژەردێت و خەڵاتی بەناوبانگی تۆخۆڵستنی پێدەبەخشێت متەوەلە بۆ ڕووزم گەیەن جوانی دەستکرد و کەتوی خوا دەچی ئەوزاش دەزیێنەکە و دەدەرواتە و دەزیێنەکە و دەبەنجە و دەوسەرەوە و لەمسەرەوە لەم باڵقۆن و لەم تان و هۆ نەکشێ نەسەق و خاڵ بردی بەلاچارێ بۆ تەماشاوێک هاوڕێ سەرێشان پڵات نەکردەوە منێشان لا نەکردەوە ئای لەم دنیا سۆزانیە بەلای ئەسکی بەکردوما چەند تێبەڕی و بەتەرافی ئەنەما گەردەکەی خۆشی هەڵناویست ئای لەم دنیا سۆزانیە
شعر گمەی ئەوینێکی سپی و باڵی پەپولەی وشەیە و چاوی باران. شعر تۆوی ئەستێرەیە لە دەشتی ساماڵدا ئەڕوێ. شعر پەنجەی مناڵانە و لە دۆزەخی کوردستان و ڕواندەدا چی لەدەست دێ. خۆشەویستان، ئێستاش فەرموون لەگەڵ وتارێک لە بری بنەماڵە لەلایەن برای خۆشەویست و عەزیز کاکە هەڵۆشێت بۆ بێکەسەوە با بفەرمێت. خوشک و برانی عزیز، هاوڕێیانی خۆشەویست، ئێوارەتان باش و خۆشەویستی باش و یادی شعر و شێرکۆ باش. بەر لە هەر شتێک ئەمەوێت لە دڵەوە سپاس و خۆشەویستی خۆم و یەکەیەکەی ماڵبات و خێزانەکەمان بگەێنمە دەست هاوڕێیانی دەستگای چاپ و پەخشی سەردەم و دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کە لە سازدانی ئەم ساڵ ڕۆژەدا ئەرکیان کێشاوە و ماندوو بوون. سپاس بۆ ئێوەی خۆشەویست بۆ ئامادەبوونتان و هاتنی ڕێگای دوور و نزیکتان. سپاس بۆ ڕۆژنامەنووسان، سپاس بۆ مێدیا و تێگڕای تەلەڤیزیۆن و ڕادیۆکان کە بەردەوام دەنگ و ڕەنگ و زەنگتان لە گوێی ئەم کۆستەدا هەرەزرینگێتەوە. ئاخر ئێوەن هاوڕێی ئازار و ئاواتەکانی باوکم، بۆیە خۆشەویستیتان وەک چراکانی سەر هەڵەموت و قەندیل و وەکو بریسکەی چاوی بەورەکانی ئێستای تەلەعفەر و زومار و شەنگار و کۆبانی تروسکەی شعری شێرکۆن و بۆ هەتا هەتایە لە بیرەوەری ئەم خاکەیشدا هەر بە زیندویی ئەمێنەوە. ئێوارەی چواری هەشتی هەموو ساڵێ باوکم لەگەڵ سێبەری پەڵە هەورێکە لە پارکی ئازادیەوە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە. ئێواران ئێواران زەردەی ئێواران، ئەو ساتەی کە پۆلە باڵندەی کۆچەری خەیاڵم سێبەریان خاڵ خاڵی سەر بەفرە و شەقژنیان غەمگین، منیش وەک خەیاڵی ڕووباری بنبنار غەریب و تەنیا دوور دوور ئەڕوا دەنگێکی خەماوی ئەتخاتە سەرباڵ و چون خەوێ لە شەوی درێژدا هەر ئەمبا و ئەمبا. ئەو دەمانە هەندێ جار کە شعر و شێرکۆ ئەم خەنە ناو دنیای سەحراوی خۆیانەوە و ئەم خەنە سەرباڵی خەیاڵی دوورە فڕ، ئێستا بێیا جاران، ئێرە بێیا هەندەران، ساماڵ بێیا زریان، بەفر بێیا باران. ئەبینم گوێم لێوە دەرگای حەوشەمان جیڕێگەکا و تۆزێکی ئەترازێ. ئەبینم بێخشپە لەسەر لا ملپێچێکی سوور لە ملدا و جگەرەیەک لە دەستی ڕازدا و جانتایەکی ڕەش لە بن دەستی چەپدا. هەناسە سواربوویەک وەکو مامزێ پێکرابێ و ڕاونرا و بە پەلە خۆیەکا بە ماڵدا. دوو پشکۆی بیلبلەی بە دەوری حەوشە ئاجێڕێ و ئاوڕێ دوو ئاور ئەو ساکە بەرەو ژوور هەنگاوی خێراتر هەڵەگرێ. ئەگاتە بەردەمی پەنجەرەی هۆڵەکە و ئەوەستێ بە پەنجە چەند جارێ لەسەر یەک لێی ئەدا، تەق تەق تەق. یەک دوو جاریش ئەکۆچێ، نەسرین هەڵبەس هەڵۆ هێژە هانە تێ ئەگەم خۆیەتی. باوکمە لە پارکی ئازادیەوە هاتووە و ماندووە، ئەزانم لەم ناوە بە تایبەت لای داوە بۆ ئەوەی سەردانی ئێمە بکە. ئەشڵەشێم خەریکە پەنجەرەم لێ بێ بە دەرگا، سەرسمێک ئەدەم و پێخاوز ڕائەکەم، یەکە یەکە دایکم و خوشکەکانم بانگەکەم، هەر لەبەر هەیوانە باوەشی پیاەکەم. وەکو دوو لوقیداری ڕاست و چەپ تێک ئاڵا و من سەرەخەمە سەرشانی ڕاستی ئەو سەرە خاتە سەرشانی چەپی من. نەجارێ نە دوو جار نە دە جار تۆ بڵێ هەزار جار پەڵاسی ناو دەمی
ئاوێنەی تەوێڵی گردنی ڕەنگلیمۆی ماجەکەم گوڵاڵەی برینی شعری ماجەکەم ئەو وەختەی کە دەستمان لێک بەردا بەرامبەر یەک دانیشتین لە باڵە ئاوێنەی دیوارە تەماشای خۆمەکەم ئەبینم سەرسنگم سوور بووە ڕوخسارم سوور بووە هۆڵەکەشمان سوور بووە بۆ نەکەم دەست و پل بۆنی گرت بۆنی گوڵ بۆنی خاک بۆنی جا بۆنی شعر بۆنی پارچی ئازادی دەر و دیواریش بۆنی بێوەفایی شارەوانی سەرەتا بێدەنگی خوێنێکە و ئەمانگرێ سامێکە و زمانمان ئەبەستێ ئەو کاتەی چنگی خوێنبەری داین دایکم هەڵەسێ و چایەک و پەرداخی ئاوی بۆ دێنێ هەڵاوی چایەکە و دووکەڵی جگەرەکەی تەمێکە بۆ کەمێ لە ڕوومان ئەنیشێ بابەجان لاواز بووی لاواز وەکو کۆترە باریکە وەکو سەردەم وەکو قەڵەم بە یەک بین ئاوەکەی بەردەمی هەڵەدا و چایەکەی بەردەمی تێک ئەدا و قومێکی قوڵ لە جگەرەکەی ئەیا و دەستی چەپەخاتە سەرشانم لاواز بووم بۆ مەراقی کوردە هێڵێ لەو دنیاش خەمی ئەم کوردەوە قەڵەم لەگەڵ مایە لە نێوان پەنجەکانمدایە پاش تۆزێ دەستە باو لە جیرفانی جانتا ڕەشەکەیدا چوکلێتە نامەیەک دەردێنێ و ئەمداتێ بەدەنگێ وەک وژەی دارستان بمدوێنێ وەک شەپۆل هاژەی دوور بمگاتێ و بمدێنێ پێمەڵێ دوێنێ شەو کە دی من سێقۆڵی سۆران و سەردەشت و کاوە گەرمیانی هەرسێکیان لەسەر ئەرز چوارمەشقی لە دەوری چرای بە کڵپەی شاعیرەکەی پارچی ئازادی هەر لەوێ هەر لەبەر ڕووناچی ئاگردا بە نۆرە هەریەکە و دێ ڕێکی نامەکەی غەدر و تاوانی بەرامبەریان بۆ چیژ و بۆ کوڕی ڕۆژنامە نووسی شار نووسی سعاتێ زیاترە لە چاویام تەماشای ئیمپراتۆری شعری دنیاکەم سعاتێ زیاترە لە دڵیام جۆ ئەگرم لە خوێن و سەر ئەنێم بە سنگی خاکەوە سعاتێ زیاترە من ئەوم ئەو منم من ئەوم من پرسیار ئەو وەرام بابەجان بێدەنگی دەبدوێ منزڵم بڵاوە هەر ئەبێ ئێستا کە من پێیەکم لێرە بێ و ئەویتر لە دەستگای سەردەم هەر ئەم شەو من ئەبێ سەرێ بدەم لە ڕەوف و حسێن و فاروق و مستەفا ساڵح کەریم هەر ئەم شەو من ئەبێ بە سواری ماشێنە ڕەش لەگەڵ شواندا خۆم بکەم بە قەڵای هەولێردا و سڵاوێ بکەم لە عەبدولخالقی گلێنە و دواتریش هەر ئەم شەو سەرێ بەم لە کاکە مەمی هەژاری ناوبۆتان وا باوکم بە پێ وەستاوە بەژن بڵند هەر ئەڵەی هەناری گوڵکردوی گوێ ئاوی شعرە بە ژووردا چەند جارێ دێت و ئەچێ لەبەر خۆ گۆرانی حەمەی ماملێ ئەڵێ ئیستێک و لە بەردەم کتێبخانەکەی خۆیدا ئەوەستێ ئەوە تا دانەوی و لە خانەی دووەما سەر و خوارد گەڕا دەستی بردووە دیوانی خۆی دەرهێنا خێرا کە مردن خەریکە بگات هەر وەکو یەکەم جار مەلۆتکەی جگەری تاقانەی هەڵبگرێ بەو جۆرە هەڵی گرت دوای نەفەسێ جگەرەی قوڵوتی ناونیشانێکی سەیرە ها کوڕم بۆ ئەڕۆی ئەی مانگی شعری کاکۆڵئاڵ بۆ ئەڕۆی بەم شەوە بۆ ئەڕۆی بارانە و ڕەهێڵە تەڕ ئەبی بابەجان تەڕ ئەبی دەتوخوا هەرە ژۆی گوڵاڵەی زامێکی سەرسنگی لە دایکم و خوشکەکانم جێبێڵە ملپێچە سوورەکەت و هەندێ ماچی شیرین شیرین بۆ شەفیقە سەعیدی سکسوتاو جێبێڵە بەنگ نابێ عەشقێکی ڕەوەندە و بە تەنها لە ماڵێ لا نادا بەنگ نابێ خەمێکی پارچی ئازادیە و بە تەنها لە هیچ سەیوانێ لا نادا هەموو پێخاوز بە دوایدا ڕائەکەین نایگەینێ تیشکێکە و نایگەینێ بارانە و ڕەهێڵە تەڕ ئەبی بابەجان تەڕ ئەبی وا ئێستاکە گەیشتە بەر دەرگا ئیستێک و بۆ ساتی ڕاوەستا ئاوڕیدایە و سەرێکی هەڵبڕی مانگی سوور لە شەوی ڕەشپۆشی پارچی ئازادیدا پێکەنی ئەو ساکە دەستی بردو لە پەنا دیوارە چەترەکەی هەڵگرتم و بێخشپە لەسەر لا بە درزی کراوەی دەرگا تێپەڕی و بە تەنها جێی هێشتین